بڕیانی خۆشە دۆڵمە خۆشە هەموو خۆشە. لە کوێوە هاتووی ئەتوانی بە کوردی قسەمان بۆ بکەین؟ سەلێ ڕابردووە من چووم لێرە لە ڕۆژی ڕوەندوزی و زۆر خۆش بوو و ئەو ساڵێ دەمەوەی دووبارە توم لێرە ئەو ڕۆژ و ئەو ڕۆژی قەیامە ئەمە مسیحی و تویم لە هندرین و پیکنیکم کرد و برادێرمان لە سۆران و ڕواندۆس لێرە بۆ ئەو ڕۆژی ڕواندۆزی و زۆر خۆشە جوانە هەموویان بە جلی کوردی و زۆر خۆشە قاتی خۆشە. جلی کوردی لەبەر کردووە زۆر حەزم لێ جلی کوردی زین جوانە زۆر. خەڵکی وڵاتێکی بۆ خۆت لە هاتووی؟ ئەمن خەڵکی ئەمریکەم بەڵام مەستە دژیم لە هەولێر. چەند ساڵە لێرە ئاژی؟ دو ساڵی و نیو ماشەڵڵا کوردیەکەشت زۆر باشە دەست خۆش و بەڵام ئەو زمانی زۆر زەحمەتە زۆر هەدی فەردبیم. چ شتێکی کوردستان زۆر تایبەتە بەلایتەوە؟ زۆر تایبەتە لە کوردستان زۆر تایبەتە لە پیکنیک تایبەتە لە کاتی پیکنیک لێرە زۆر خۆشە. ئەی خواردن ڕۆواندز بە کوفتە بەناوبانگە کوفتەت خواردووە؟ کەفتە خواردم. کەفتە ڕۆواندۆس خواردم. ئەمن خواردم لەگەڵ برادێرم لێرە لە ڕۆواندۆس. چۆن بوو؟ خۆش بوو؟ خۆش بوو زۆر. چ خواردنێکی کوردان زۆر خۆشە بەلاتەوە لێرە لە کوردستان؟ بڕیانی خۆشە دۆڵمە خۆشە هەموو خۆشە. لە کوردستان کولتورێک کە جوان بێ لە کوردستان بەلای تۆ سەرنجڕاکێش بێ. کولتوری لە کوردستانی جوانە. لە کوردستان هەمووتان کاتی هەیە بۆ to spend time with your friends. چۆن بڵێم spend time with your friends بە کوردی؟ کات بەسەر دەبم لەگەڵ برادەرەکەم. هەیە لە کوردستان و لە ئەمریکا قەتمان نییە و وەقو ئەو ڕۆژ قەتمان هەیە بۆ پیکنیک لەگەڵ برادێرمان و ئەوە زۆر خۆشە لەگەڵ کۆلتوری. ئەستا پێم بڵێ کوردستان خۆشترە یاخود ئەمریکا؟ وەقو یەقە نییە. حاجە لە کوردستان زۆر جوانە و هەیە لە ئەمریکا زۆر جوانە بەس زۆر دیوەز لێ بینین. بەڵام زۆر حەزم لێیە کوردستان.